سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراسەوە لەگەڵتانم لەم بەرنمەیەدا بەشی یەکەمی بەرنامە و بەشی دووەمی بەرنامەوە کەمیشە بەشی یەکەمی بەرنامە دوو بابەتی گرنگمان هەن یەکەم بابەتیان چییە؟ دووەم بابەتە ئەمە بەکارهێنانی CO2 لە چارەسەری هەندێک کێشەی پێست بۆ نمونە چرچولۆچی کەسمان نامانەوێت چرچولۆچیمان هەبێت وانە بۆ نمونە ئاساوارەکانی دوای زیبکە بۆ نمونە زۆر نمونەی دیکە CO2 بۆ ئەمانە بەکاردێ من پرسیارەکەم ئەوەیە چی بکەم بۆی تووشی ئەم ئامێرە نەبم CO2 دوای ئەوە بەڵام پێش ئەوە لە نێو بەرنامەکە باسی بەکارهێنانی لەیزەر دەکەین لەیزەر بە شێوەیەکی گشتی بۆ لابردنی مۆکانی جەستە بەکاردێت لە سەرەتای بەشی یەکەمی بەرنامەدا باسیەوە دەکەین کە لەیزەر چییە چۆن کار دەکات چۆن مۆکانمان لا دەبات اینجا ئایا کاریگەری خراپی بەسەر جەستەمان نییە بە تایبەتی بۆ هەندێک شوێنی تایبەت کە بەکاردێ ئایا کار ناکاتە نێو ئەندامەکانی جەستەمان کاریگەری لەسەر نێو ئەندامەکانی جەستە و ژێر پێستمان نییە یان تەنیا نێو پێست دەمێنێتەوە ئامەش لەیزەر اینجا بابەتێکی دیکەشمان هەیە بەڵام ئەم بابەتەیان لە بەشی دووەمی بەرنامەکەیە بابەتەکەی دیکە هیچ پەیوەندی بە پێستەوە نییە باسی ئەو خۆراکە کوردەواریانە دەکەین کە لەسەر شەقام دەخورێن بۆ نمونە لە شوێنێکی وەکو ئیسکان تعجیل لە هەولێر سەهۆڵەکە لە سلێمانی ناڤە باژێری لدهۆکێ لە هەڵەبجە لە شار و شارۆچکەکانی دیکەی کوردستانی گەورە لە دنیا خۆراکی سەرشەقام هەیە ئێمە چەند نمونەیەکمان لێ وەرگرتووە ئەوەی کە تۆ حەزت لێیەتی ئەها لەسەر شەقام بیخۆی ئەمڕۆ لە ستۆدیۆ دەیخۆین هەر مووی زیادە لە دەستەمان هەبوو لەیزەر بکەین تیشکە و زۆر گەرمە چاو باشیان خراپە لۆی ناکەین ئەم شتە ئەنتیکەیە چۆن مووەکانمان لا دەبات ئەو جیازم زۆر خۆش دێت ئەوانە باڵ کیسەی هێلکەدانە سک مەمک چرچولۆچی ئافرەتی دووجیان پێست پەڵە حلێوە و بەس دڵ گون خواردنی سوودی هەیە زیاتر سوود بە ئافرەت دەگەینی حالاتی باروکە هەیە زۆر بەخواتە ڕێهام خان هەست بە گەرماییەکی دەکەی ئێستا ئەم خاتونە بۆ وای لێ هاتووە هەر مووی زیادە لە دەستەمان هەبوو لەیزەر بکەین هەر شوێنێک لەیزەری هەبوو خۆمانی پیاکەین هەر کەسێک گوتی من دەتوانم لەیزەر بکەم بڵین فەرموو بیکە یان نا وردەکاریە زانستیەکانی لەیزەر و CO2 لەگەڵ دکتۆر سەنگەر جەلال پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری گەنگەشە دەکەم دکتۆر سەنگەر بفەرموو دکتۆر بەخێر بێ ئەحواڵت باشە بفەرموو ئەوێ دکتۆر سەنگەر پسپۆڕی نەخۆشیەکانی پێستە لەگەڵ جوانکاری بۆردی پزیشکی لە بوارەکەدا هەیە پسپۆڕی بوارەکەی مامۆستا زانکۆلێری پزیشکی و پسپۆڕێکی بە ئەزمموی بوارەکەی ئەمڕۆ بە وردی گوێ لە قسەکانی بگرن بۆەوەی بەباشی سوود لە ڕێنمایە زانستیەکانی وەرگن دکتۆر بەخێر بێت ئەحواڵ باشە زۆر سپاس دەکەم لەیزەر بەکاربێنین لێزەر بەکاربینین بە شێوەیەکی باش بە شێوەیەکی جوان ئەکید نەتایجی باشمان دەوی باشە لە بواری لابردنی موودا لەیزەر چیمان بۆ دەکات چۆن بەکاردێت بەڵێ لێزەر خۆی بریتە لە تیشک تیشکێکی بەقوت تیشکێکی کە ئینێرجی و تااقەتی زۆری هەیە کە دێتە ناو پێست ئیشی خۆی دەکات ئەو لێزەرەکە لێ دەدەین لە پێستی دێتە ناو پێستەکەی و ئیش لەسەر ڕەجی مووەکەی دەکات ئەو مووی کە لە ناویتی لە ناو ڕەجی مووەکەی بابرێن یان ئەو مووە غیلافی هەیە ئەو غیلافە پێکەوە پێی دەگوترێ هێر فۆلیکل ئەو هێر فۆلیکڵە کە لێزەرەکە هاتە خوارێ سەبر بە جەلسات ڕەجی مووەکەی زەعیف دەکە وا دەکە هەر جارەکی مووەکی زەعیفمان دەداتێ لە ئاخیری کە 3-4 جلسەمان کرد یان 4-5 جلسەمان کرد لەسەر یەک مووەکە یان بە شێوازێکی زۆر کەم دێتەوە
یانیش وای لێ نایەتەوە. باش ئەمڕۆم خاتونەمان هەیە لە نێو ستۆدیۆ لەیزەری بۆ دەکەین لە نێو ستۆدیۆ لەیزەری بۆ دەکەین لەیزەری لابردنی موو بۆ ئەوەی لایەنە زانستیەکە ڕوونکەینەوە تۆ دوای ئەم بەرنمەیە کە دەچیتە هەر شوێنێک دەبێت ئەو مەرجانەی کە ئەمڕۆ لە بەرنمەکە باسی دەکەین بەباشی هەبن بەباشی جێبەجێ کرابن ئینجا ڕازی بە پارە مەدە بە شوێنێک کە مەرجە زانستیەکانی تێدا نەبن اینجا پێش ئەوەی کە بێتە لای ئێوە کەسێک بڕیاریدا بە پێش ئەوەت لێ پرسم ئەگەر مووی زیاد هەبوو لە هەر شوێنێکی جەستە ڕاستە خۆپەنا بینە بەر لەیزەر ئەمە لۆ ئیشی لێزەری تەوان دەبی یەکەمین جار دکتۆرێکی پسپۆری پێست لەو حالەتەی دەبی بیبینی کە دیتی فەحسەکی عامی حالەتەکە بکە یعنی بیدایەتی با بزانین مووەکەی لۆ زیاد بووە زانیت حالەتێکمان هەیە لە تۆ پێ دەگوترێ هیرسوتیزم واتە ئەوەیە کە پەیابوونی مووی نەخوازراو لە ئافرەتان لەو شوێنانەی کە مەفروز نییە هەبی ئەو شوێنانە کە لە پیاوان هەیە لە ئافرەتان هەندێک جار پیا دەبی وەکو سمێر و ڕدێن و سینگ و مەثەلەن منتیقەی ڕان و ئەوانە فکە دیتمان ئەوەی هەیە ئەگەر ضروری بوو یعنی لەبەرەوەی دکتۆرەشی پسپۆری بابرێن بە ئەزمون ئەکید دەزانی پێویستی بە فحوسات هەیە یاننا ئەو هەنجینە مەفروزە یەکەم جار کە دێتە کنمان فەحسەکی تەواو بکرێ ئەگەر فحوساتی بوێ فحسی بوێ ئەو دەینێرینە لەو فەحیس ئەگەر نا مەوعدی لۆ دادنین لۆ لەیزەری باشە ئەم شتە ئەنتیکەیە چۆن مووەکانمان لا دەبات ئەمەشمان پێ بڵێ دەزانم بەڵام بەشێکی سادە حەقی خۆمە وەکو کەسێک کە دێم لای تۆ لەیزەر بەکاردێنی دەبێ بزانم چۆن مووەکەم لا دەبات بەڵێ خۆی ئەو لێزەر دەستوانین وێنەکە بەکاربێنەکە والله وەجەگەر بەکاربێنین ئەرێ والله بەکاربێنین باشترە وێنەکەشمان حازرە فەرموو ئەو زۆر باش بچمە خوێش فەرموو وەڵا ماڵی خۆتە ئەوەی باسمان کرد ئەوەیان هێر فۆلیکڵە باشە هێر فۆلیکل پێک هاتووە لەو تاڵەمۆی لەگەر غیلافەکەی ئەترافی ئەمە ڕەگی مووە بەڵێ ئەوەیان ڕەجی مووە ئەوە غیلافەکەیتی پێکەوە هەموویە هەردووچیان پێی دەگوترێ هێر فۆلیکل لەگەر هەر کەواتە ئۆکەی بەڵێ تاڵی مووە کەواتە بەڵێ ئەوەیان تاڵی مۆکەیە بەزەوەیان ڕەگی مووەکەیە بەڵێ ڕێگەکەی لە خوارێ ئەویان غیلافەکەیتی بابرین وەکو غیلافەکی پێ داپۆشەرێکە بەڵێ خۆی موو کو دروست دەبی بە بینەران بزانن ینی ئەلێرە لە ڕەجی مووی نەوع تەفاعولێکی کیمیاوی هەیە ئەوە تەفاعولە وا دەکە هان دەدە کە مووەکە پەیابی ئەو تاڵە مووە یعنی ئەو تاڵە مووە پەیا دەبی بۆ تەفاعولەی باش ئەمە کە لێزەری لێ دەدەین لێزەرەکە طبعاً ئەلێرە لێ دەدەین بە واستەی تاڵی مووەکەی لێزەری سەحب دەکە هەڵی دەمژی دەینتە خوارێ لۆ ڕەجی مووەکەی ڕەجی مووەکەی زەعیف دەکە یعنی فکرەکە لەوەیدا ئەو و لێزەریش لەسەر چیش دەکە لەسەر میلانینیش دەکە میلانینیش سبغەی موو سبغەی پێستیە میلانۆسایتمان هەیە ئەو خانانە کە ڕەنجی دەدەنە پێست ئەوە وا دروست کرایە وا دانرای لە ئەوەی پێستمان بپارێزی مەثەلەن لە تیشکی خۆر زیاتر باشە فلەو حالەتەی میلانین کە دروست دەبی ئەو میلانینە ئەمە ئیستیفادەی لێ دەکەین لە لێزەری لەبەرەوەی ئەو لێزەرە ئیش لەسەر میلانین دەکە میلانین سەحبی دەکە بە واستەی مووەکەی سەحبی دەکە لۆ ڕەجی مووەکەی دەینی و مووەکان زەعیف دەکە ففکرەکە ئەوەیە ئەو جەلۆیە ئەمە هەموو جارێ ینی پێش لێزەر ینی پێیان دەرین باشتر وایە ئەو مووە ببرد ینی بابرێن بیتراشین دەرینانی مووەکەی باش نییە دەرینانی مووەکەی بە موچێژبی بە شیلەبی بە هەر شتەچیبی دەرینان لە ڕەگەوە باش نییە لەبەرەوەی گوتمان ئەو مووە ئەگەر نەمینێ ئەو لێزەرەی سەحب ناکاتە لۆ ڕەگەکەی دکتۆر سەنگەر بەس یەکشت بینی خۆمان بێت بەڵێ لەیزەرەکەمان لێرەدا بەڵێ باشە پێکاتەکانی مووەکەی لەیزەرەکەیان بۆ هەڵمژین بۆ ئەوەی بۆی مووەکەمان بۆ لاوازکە کاریگەری بەسەر ئێرە نییە ئەوجاوە بەسەر ئێرە نییە بۆ نمونە پرسیارەی زۆر جوانە بەسەر ئەمانە نییە بەڵێ پرسیارەی زۆر جوانە سیارەکانی من هەموو هەروە ڕاستە میلانۆسایت یان میلانین لەو جیانش هەیە بە ئەکیدی بەس لێزەرەکەیانەوە دروست کردیە تەنها ئیش لەسەر مووەکەی بکە لۆ یعنی هەندێک تەفاسیلی علمی هەیە بەس بە ئیشەکەی ئاسانکەی ئەو گەرمیە لەو منتیقەی دەمینێتەوە لەو ماوەی زۆر کەم مەجای زۆر نییە کە بڕوا لۆ تەنیشتەکانی باشە لۆ ئەترافەکانی فبەواستەی مووەکەی کە سەحبی کرد خۆی ڕاستە ئەگەر زورعە زیاد لە حەدی خۆی بی ئەگەر مودەکەت باش لۆدانە نابی ئەو مودەی کە لێزەر دەمینێتەوە لە ناو ئەو مووەی
ئەکید دەستە تەنیشتەکان و تەنیشتەکانی خۆشی دەسووتێنی بابرێن. بە کەواتە دکتۆر سەنگەر دەچینەوە بەس یەک پشت ئەگەر کەسێک ئەگەر ینی ئەو کەسەی لەیزەرەکەی لێ دەدا شارەزا نەبێ لە بوارەکە لە مووەکەی نەدا لە دەوروبەری بدا ئەکید دەقەومێ خۆی مشکلەکە شارەزا نەبی بەرنمەکەی نازانی داینێ نوعەتی پێست نازانی نوعەتی مووەکەی نازانی پێم بڵێ کە دوایی تووشی چیمان دەکا ئەگەر ئەو کەسە شارەزا نەبێت زۆر باش تۆر سەنگەر بەس یەک دقت چاوەڕێم دەکەی یەک ئیشم هەیە ئەمڕۆ بەشداربوانی بەرنامە لە یەکێک لە جوانترین پارێزگاکانی کوردستانەوە هاتوون ئەویش دەزانن ئەویش دهۆکا دەلالە قوتابیانی زانستە تەندروستیەکانی زانکۆی دهۆک زۆر بەخێر بێن سەرچاو دەستان خۆش بێت بەخێر بێت پێشەوەی کە کەسەکە بێتە لای ئێوە ئێستا دەمانێت دەست پێکەین بەڵام ئەوشم پێ بڵۆ اینجا دەست پێ دەکەین چکە دڵنیام لەوەی کە بینێت چاوەڕێ ئەوەیە بزانێت لەیزەرەکە چۆن دەکرێت پێش ئەوەی کە بێتە لای ئێوە ڕێنمایەکانتان چێ بۆیان دەبێت چی بکەن ڕێنمایەکان ئەوەیە کە بە تایبەتی وەختی هاوینان دەبی ئاگای لێبی دەموچاوی نەسوتاوی بە هەتاو ئەوە زۆر مهمە لەبەرەوەی هەتا یعنی سوتاندنی دەموچاوی وا دەکە کە تەسیری لێزەری کەمبی لەسەر مووەکەی و دوو وەکو باسمان کرد مووەکەی دەرنەهیناوی بە هەر تەریقەچی بی مووەکە لە ناو جێ بمینێ و سێ ڕۆژە گیان دوو ڕۆژ پێشەوەی بێ مەفروزە تراشی بێ جێیەکەی لۆ ئەوەی حازر بی لۆ لێزەری لەبەرەوەی مانەوەی ئەو مووەی لەسەر پێستەکەی تەڵان موو کە دێ لەوانەیە بە مائیلی دێتە سەر پێستی کە لێی دەدەین ئەو مووەی دەسووتێنی لەگەر سووتانی مووەکەی پێستەکەش لەگەری دەسووتێ ئەوەیە سەبەبەکە و زۆر جار یعنی وەچی برێ اعتقادەکی غەڵەت هەیە لە ناو خەڵکی دەرێ ئەخرە من ئەو مووەی لابەم لەوانەیە مووەکەم بە قووەت بی بەسەوە ئەساسی علمی نییە وەکو لە ڕسمەکەی دیارە ئەمە بەس بەشی سەرەی لا دەبین هەموو قووەتی مووی لە ڕێگەکەیتی باش بەکە لا دەبێت هیچ کێشەی نییە وأصلا ضرورية حتى لو أوي زلسمان بقوة بي مفروزة موكا نمينة فبقشتي تقريبا هر أواني أو رين ماي أنا طبعا أجر هندك زورة درمان ورقي دبي آقامان ليبي مثلا لوش مفروزة ببرسين ومفروزة بيشتر وكي باس مان كرت فحص كرابي نخوشي بيستي هبي مثلا دبي علاج بكري التهابي هبي دبي علاج بكري شي بكار بيت للابردني موكا تنها بتاشرت یان بۆ من الشیلە دەتوانێت بەکاربێن نەخێر خۆی هەر طریقە کە مووەکەی دەرینی لەناو غیلافەکەی خۆی ئەوە طریقەی باش نییە ئەکید تراشین باشترین شتە لە ئەوەی حازر بی لە جەلسەی ئێستا دەست پێ دەکەین لەیزەر دەکەین دەست خۆش طبعا ئەنواع لێزەرمان هەیە بەڕاستی ئەوەی ئێستا هەیە هەندێک لێزەر هەیە ئەلێکساندرایتە هەندێکی هەیە ئێندیاگە وەختی خۆی لێزەری دایۆدمان هەبوو ئێستا زۆر بەکار نایە پێشوی IPL هەبوو کە Intensive Pulse Light ئەویش ئێستا زۆر بەکار نایە فئێستا دەتوانی بێت ئێرە بۆ ڕوونیکەیتەوە بەڵێ بەنسبەت ئەو جیهازی لومینیسی ئەمریکی پێک هاتووە لە دوو شەپۆل دوو نەوع لێزەری تێدایە نازانم مەوجەگەر لە کامێرەی دیارەیانە لێزەری ئەلێکس نووسرایە کە ئەلێکساندرایتە و لێزەری ئێندیاک ئەلێکس عادەتەن لەسەر مووی خەفیف زۆر جوان ئیش دەکا باشە و ئێندیاک لەسەر پێستی ئەسمەر زۆر باش ئیش دەکا یەک لە جیاوازیەکانی ئەو جیهازەی کە لە جیهازی تر نییە ئەوەیە کە لە هەمان کاتدا ئەلێکس و ئێندیاکمان دەداتێ لە هەمان لێدان لە هەمان مەوجە بابرێن لە هەمان شۆت ئەلێکس و ئێندیاکمان دەداتێ ئەکید کاریگەری بە قووەتر دەبی یان لێزەرێکی زۆر بە قووەت لە ڕەجیمۆکەی دەدەین وای لێدێ چاو باشیان خراپە ئەکید زۆر باشە بەس طبعا جیهازەکە بەڕاستی سۆفتوێرەکەیان زۆر جوان کردیە یعنی دەتانی بە ئاسانی بەکاری بینی زۆر مرەتەبە بەس دیسان هاتینە سەر عینە نقطە دەبی بەس لەژێر سەرپەرشتی دکتۆری پسپۆر بێ ئەوەی لە ئیشەکەی دەزانی ئەوەی دەزانی لێزەر چیە کە بەڕاستی لێزەر وەکو باسمان کرد تیشکە و زۆر گەرمە و زۆر زار تووشی کێشەمان دەکات یەک لە خاصیەتەکانیتی خاصیەتە چی دی ئەوەیە سپۆت سایزی گەورەیە ئەو جێهازە سپۆت سایزەکەی کە گەورە بوو ئەو هەنجینێت دەتانی بە شێوەیەکی سەریع ئیشی مەسەرەن فول بەدیەکەی لەوانێ بە چل دەقەی خەڵاسیکەی و بە ئاسانی تەواو دەبی بەبێ کێشە و هەندێک خاصیاتی تریشی هەیە یەک لەوانە کە ئەو
بۆنەی کە دروست دەبی لە سووتانی مووەکەی یان لە بۆنی پێستەکەی بابرێن ئەو مۆی ئەو بۆنەی هەڵدەمژی فوا دەکە جێیەکەمان بێ بۆن بی و بێ مشکلە ئیشەکە بڕوە دەست خۆش با دەست پێ بکەین طبعا سپلندر اكس دوو سیستمی ساردکەرەوەی هەیە یعنی ئەوەی باشە فعادەتەن ئەگەر بیبینن مشکلەمان نابی یعنی ژان زۆر نابی لەگەر جەلسەکەی سیستمەکی ساردکەرەوەی ئەوەیە کە هەر سەری جیهازەکەی کە لەسەر پێسی دادەنێ لە خۆی ساردا ئەوە ساردیەکی باش دەداتە پێست وا دەکەم بە ئاسانی ئیشەکە بڕوە و دەکەم نسبەی سووتانیش کەمتربی و هەروەها جیهازێکی زیمەری پێدەرێنەوە جیهازێکی ساردکەرەوە زۆر گەورە کە هەوایەکی ساردی بەقووەت لە هەمان کاتدا دێ فدوو نظامی تەبریدی تێدا کەوا دەکە جەلسەکەمان بە ئاسانی و بە مرتاحی بڕوە بابرێن بە مریحی بڕوە باشە لایەکی ڕوخساری تەواو ئێستا دەینە سەر لەیزەری قاچی بەڵام پێویستە کە ڕووناکیەکە بکوژێنینەوە ڕووناکی دەست خۆش طبعا یەک لەو شتە باشانەی کە ئەو جیهازە هەیتی ئەوەیە وەکو دەیبینن دەتانین تەختیتی بکەین نەوع سەبغەکی خاصی لەگەرە ئەو ڕۆڵەرەشی لەگەرە فەتەختیتی دەکەین ئەو مڕەبعاتانەمان دەداتێ کە هەمان چوارگۆشەی جیهازەکەیە کە ئەوەی لەسەر دادەنێ ڕێک دەتانی بۆ نوعی لێیدا طبعا ئیستیفادەکەی چییە دیسان لەبەرەوەی چارگۆشەی هەر لە خۆی جیهاز وای لێدێ لێزەرەکە ناکەوتە سەریەک ئەو پێ دەگەترێ ئۆڤەرلاپ یعنی ناکەوتە سەریەک دەتانین مڕەبعاتە لەسەریەک بڕۆین و یەک جار و تەواو یعنی بەجێی بێرین لەبەرەوەی هەندێک جار لێزەر کە زۆر بوو لە منتیقەچی چەند جارێک لێدرا لەوانەیە کێشەمان لۆ دروستکە فبەو نوعی کە دەیکا ئێستا باشە بۆ خانمان بۆم خاتونە بۆ نمونە ئایا لەیزەر کە بەکاردێ بە تایبەتی لە شوێنە هەستیارەکان کاریگەری بەسەر بۆ نمونە توانای وەچە خستنەوە هەیە بۆ نمونە بەسەر بۆ دووگیان بوونی خانمەکە ئەگەر لە شوێنێکی هێستار بەکاری بێنە بەڵێ ئەوەی دیسان دەگەڕێنە سەر ڕسمەکەی ئەوەی دیتمان باشە ینی لێزەر تەنها ئیش لەسەر پێست و لەسەر ڕەجی مۆکەی دەکا هیچ تەسیر لە هیچ شتێکی ناکە یعنی هیچ تەسیراتی زۆرەی نییە بابرێن هەر جەیەک دەتانین بیکەین هەر جەیەکی پێستی بێ ئەوەی مشکلەمان لە دروست بۆ نمونە خانمەیەک بۆ سکی بەکاری دێنێ هیچ کاریگەری بەسەر بۆنمە منداڵدان و هێلکەدانیەوە نیە هیچ کاریگەری نییە ئەسڵەن نەزەریە نەگەر دەتانین حتا وەختی حملیش بیکەین بەس چیە ئەمە نایکەین لەبەرەوەی لەوانەیە هەندێک زار مەشاکل و شتیوە ڕوو بدە ئەمە مەقسەدم ئەوەیە سەیفە یعنی هیچ مشکلە لە کاتی دوگانیش سەلامەتە بەس نایکەین باشە پێست هیچ گۆڕانکارێکی بەسەردادێت دوای لەیزەر پێستەکە خۆی کە لەیزەری مومان بەکارهێنا پێستەکە گۆڕانکاری بەسەردادێت تێک دەچێت جوان دەبێت چی دەدێت بەڵێ گۆڕانکاریەکە چییە پێستەکە بیدایەتی کە لێماندا سۆر دەبتەوە طبعاً لەبەرەوەی وەکو گوتمان گەرمایی پێدەکەوی سۆر دەبتەوە و ئەطرافی مووەکانیش پێی دەگوترێت پێری فۆلیکولەر ئیدیما یعنی ئەطرافی مووەکان ئەستور دەبی ئەوە دەلیلە کە جەلسەکی زۆر باشی وەرگرتیە و جەلسەکەمان تەواوە یعنی دەبی سۆراتیەکی هەبی دەبی هەندێک ئەستوربوونی پێستی هەبی ئەوە معنای ئەوە جەلسەکەمان بە شێوەیەکی تەواو کرایە باشە ڕووناکەکە بابێتەوە دایگیرسێنەوە ئۆکەی دەتوانی بەردەوام بی ئاوە باشە بۆ ئەو کەسانەی کە فول بەدی دەکەن چ ڕێنماییەکت بۆیان هەیە هەموو کەسێک دەتوانێت بیکە هەموو جەستەی لەیزەر بکە بەڵێ ئەو خۆی ئەمە زۆر دەکەین بەڕاستی فول بەدی هیچ کێشەی نییە ئەگەر هاتو وەزعی تەندروستی مەسەرەن ئافرەتەکەی ئەوەی دەیکە هیچ مشکلەی نەبی ئەگەر هاتو ئەوەی باسماکرد نەخۆشی نەبوو مەسەرەن فحوساتی نەویست ئەمە دەتانین اعتیاری دەست پێ بکەین و بەبێ کێشەش ئەسڵەن وەکو گوتم ینی جیهازە متەتەویڕەکان و جێلیشی نایە بە ئاسانی دەکرێت و بە سەریعیش دەتانین تەواوی بکەین جەلسەکەی باشە لە جەستەی تەواو بۆ نمونە بۆ خانمێک دەتوانێت بۆ هەموو شوێنێکی جەستەی بەکاری بێنێت بۆ شوێنە هەستیارەکانیش بەڵێ لە هەموو شوێنێک دەکرێت هیچ کێشەی نییە هیچ کێشەیەک دروست زۆر باشە کەواتە ئەگەر سووربوونەوە هەبوو ئەگەر ئاسانی ڕێگی مۆکەش هەبوو دڵمان خۆش بێت ئەو شتێکی خراپ نشتێکی باش دوای لەیزەر ڕاستە بۆ کەسێک چەند پێویستە لەیزەر بکات تا بە تەواوی مۆکەی لاواز بێت
بەڵێ خۆی یعنی پاش جەلسەی یەکەم ئەکید فەرق دەکا پاش جەلسەی دووەم هێشتا زیاتر فەرق دەکا بەس بە شێوەیەکی عام بە جیهازە متەتەوڕەکان دەکرێت 4 جەلسە تا 6 جەلسە فەرقەکی زۆر دەکا یعنی حالات هەیە هیچ نایەتەوە حالات هەیە دێتەوە بەس مودەکەی تاخیر دەبی و مووەکی زۆر خەفیف دێتەوە ئەسڵەن هەندێک جار پێویستی بە لێزەریش ناکە پاش ئەو جەلسانە هەندێک دەڵێن دوای لەیزەر بە تایبەتی دوای فولبەدی ئاڕەخەکردنەوەم زیاتر بووە زانستیە نەخێر ئەساسی نییە ینی شتەکە تەواو نییە ئەکید شتیوانە ڕەنگە هاوین بوو بێت شتێکی واگەوانێ سەبەبی دی هەبوو بێ هەنجی باشە وەرز گرنگە بۆ لەیزەر بەڵێ وەرز گرنگە لە بەرەوەی و گوتمان هاوینان دەبی ئاگامان لێبی بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپا لەوانی لێرە زۆر ئەوە نەبی خۆیان دەدەنە بەرهەتاو کە پێستی خۆیان ئەسمەر دەکەن مەسەنن ئەوە طبعا دەبی مدەتی باشی بدەینێ لەوەی پێستەکە بێتە سەر تەبیعەتی خۆی ئەو ڕەشاتیەی نەمینێ ئەو دەست بە لێزەری بکەین ئەگەرنا لە حالاتی ئاعتیادی دەکرێت و ئەو کەسەی کە خۆشی لە هەتاو دەپارێزی هەر وەرزەک دەکرێت کێشەی نییە باشە دکتۆر سەنگە دیت ئێرە یەک ڕسمم هەیە لێرە بفەرمۆ ئێرە وێنەیەک هەیە دەمەوێ پیشانتی دەم ئەم خاتوونە بۆ وای لێ هاتووە ئەوە لێزەریان لۆ کردیە لێزەرەکە بەڕاستی ناپرۆفشنال کرایە یعنی شخصی نەزان کردیتی بابرین فتوشي أو حالتي كرديا طبعا عفوا دكتور أراس رسمك كي بيشو أو سوتانة أو ديارة كسوتان ديتي حتى بارتا بيستا تيجي بويتو أو كيتر طبعا سوتايا بدايتي دواية بويتا بالا لبروي لقر سوتاني كسوتان صادبته وزدبته بالا وهندك زاريش زي كي سبيدي بي وكو بالا تشي تشيليدي فهردو حالة براسي كنترول كردنيان علاج كردنيان زحمة باشان أو شرهمان شيوا كرديتي سوتانە چی زۆر و پەڵەکی زۆر دروست کردیە ئەوەشیان بەڵێ ئەوەشیان هەر لەبەر لێزەری مولابردننی پێستەکە سوتایە ئەوەشیان هەر عینەن حالەتە سوتانن سوتانی جۆراوزۆرن بۆی بەکارانی لێزەرەوە لەبەرەوە ڕاستە لێزەر تەکنۆلۆژیایە تەکنۆلۆژیایەکی پیزیشکی گرنگە سوودی زۆری هەیە بەڵام بەڕاستی بەکارهێنانی دەبێت زۆر بەشێکی زانستی بەکاربێت تا تووشی ئەم کێشانە نەبین. شوێنەواری پاش زیبکە غەدرت لێ کرد هەمانە حەزی لە بۆتۆکس نییە CO2 هەندێک حالاتی باروکە هەیە زۆر بەخواتە بە عیلاج ناڕۆم مەمک کانسەر دروست دەکات کۆردەگرنەوە جیهۆزی سەرپەنجەشەیرە چەندە لێزەرەکە بە عەمود دەستە ناو پێستی باش تێکتان پێ بڵێم پێش بەرنامە پرسیارێکم لە دکتۆر سەنگەر کرد وتم تەمەنت چەندە جا تەمەنی خۆی ئاشکرا کرد تەمەنەکەیتان پێ ناڵێم بەس بەڕای من بەلایانی کەمەوە 8 بۆ 10 ساڵ پێستی لە تەمەنی خۆی مناڵترە بەڕاستی اینجا یەکێک لەو فێڵانەی کە دکتۆر سەنگەر و جەماعەتەکەی بەکاری دێنن بۆ بەگەنجی هێشتنەوەی پێستیان بەکارهێنانی هەندێک شتە کە چرچ و لۆچەکانیان کەم کاتەوە یا نێهێڵێ توش بن نازانم دکتۆر سەنگەر ئەمەی کردووەیان نا یعنی بەڵام ڕەنگە کردبێتی بەڵام یەکێک لەو ڕێگایانەی کە بەکاردێ بۆ لابرنی چرچی و لۆچی و ئاسەوار و ئەو شتانە لەسەر ڕوخسار پەڵەوشت CO2 دیسان تەکنۆلۆژیای پزیشکی لەو بارەدا خزمەتێکی باشی کردوین دکتۆر سەنگەر پێم مەڵێ کە خۆت بەکارتێنەوە یان نەبەست پێم بڵێ CO2 بۆچی بەکاردێ بەڵێ CO2 ئەمن هەموو جارێکە لەو تەڵەبەکان باز هەموو جارێکە بەکاردێنی نا هەموو جارێک کە لەو تەڵەبەکان باز دەکەم رەمیت هیرۆ ئۆف ئاوەر کلینیک ئای پاڵەوانی کلینیکەکەمانە لەبەرەوەی ئەو جیهازم زۆر خۆش دەم لەبەرەوە ئیشەکی زۆری پێ دەکەین ینی بابرێن دکتۆرە پێی ناخۆش نییە غیرەی هەیە نەگری دەستی ڕاستەمانە لە عیادە بەڕاستی لەبەرەوەی ئیشەکی زۆری پێوە دەکەین و زۆر مرتاحیشی و نەتایجش زۆر باشە بۆچی بڵێ ینی هەم لە بواری پزیشکی بەکاردێ هەم لە بواری نەشتەرگەری پێست بابرێن بەکاردێ هەم لە بواری جوانکاریش بەکاردێ فەلۆیە یعنی استعمالاتەکانی زۆرە لە بواری نەشتەرگەری پێست مەثەلاً لە حالاتی باروکە گەر هەبی هەندێک حالاتی باروکە هەیە زۆر بەخواتە بە عیلاج ناڕۆ مەثەلاً یعنی یەکێک دەیەوێت بە سەریعی چایکاتەوە لێزەر CO2 لۆ بەکاردەینین لەبەرەوەی دوو هاند پیسی هەیە دوو سەری هەیە
و حالاتی تر مثلا لۆ فریکلز یان لۆ نەمەش ئەوانە دەتوانین بەکاری بینین باشە لەسەر حاڵەتەکانی مەڕۆ زیاتر بۆ ئەم خاتونە بۆچی بەکاری دێنی بەڵێ بۆ ئەم خاتونە ئێستا وەڵا گەر سارەخانەوەکەی لابە کرێمەکەی بالا بە زیاتر بە دیار دەکەی حتى بشی بینن ئەوە طبعا سەرەکەی دی هاندپیسەکەی دی بابرێن ئەو یان یەکەم ئیندیکیشنی یەکەم استعمالی ئەوەیە کە لۆ ئەکنی سکار بەکاردێ لۆ شوێنەواری پاش زیبکە یعنی باشترین عیلاجە لۆ ئەکنی سکار طبعا عیلاجی دیشمان هەیە بەس عیلاجە بە قوتەکە CO2 دەمینێتەوە باش بۆ ئاسەواری بەڵێ لۆ خاتون ئێستا گەر بەکاری بینی ئینشاڵڵا لۆ مەسەلەی ئاسەوارەکەیە بەکاری دێنی باشە ئێستا لۆ خاتونەی دەیکەین لەیزەر CO2 بە فراکشنەڵ سەرەکەی بابرێن فراکشنەڵ معنای ئەوەیە لێزەرەکە بە عمود دەستە ناو پێستی فەلایەکی ئیشی لەسەر دەکات دەیسووتێنی بابرێن سوتانێکی خەفیف ئەو سوتانێک کە ئەمە دەمانوێت و سەبەبەکەشی چییە کە دەیسووتێنین لۆ ئەوەی هانی پێستەکەی بدەین کە کۆلاجین دروستکە لەگەر کۆلاجینی ئەو قۆرتانەی مەسەنە لێرە هەیە لەسەر دەموچاوی سەبر بە چەند جەلسەک محاولە بکەین چەندی بکرێ پڕیکەینەوە ئەو عمودەکە دەیسووتێنی عمودەکەی تەنیشتی نۆرمەل سکینە یعنی پێستێکی طبیعیە باشە فوای لێدێ مزاعفاتی پاش لێزەرمان کەم دەبتەوە سوتان کەم دەبتەوە وای لێدێت داون تایمیشمان سەریعتر دەبی یعنی چاکبوونەوەی پێستی خێراتر دەبی بە 3-4 ڕۆژ 5 ڕۆژ زۆر هەفتەک پێستەکە دێتەوە سەر طبیعەتی خۆی عادەتەن باش بفەرمونون بەڵێ ئەوجا عینەکەکەم بدێ سارەخان زەحمەت نەبی لەگەڵیشیدا من هەندێک پرسیارم هەیە بەس دەمەوێت لەگەڵ کردارەکە لەگەڵ پرۆسەکە پرسیارەکانم بکەم یاڵڵا فەرموو دەست پێ دەکەین ڕیهام خان هەست بە گەرماییەکی دەکەی ئێستا ئەوە هەر لێزەرە لێزەر دەبی گەرمبی و عادەتەن پاشەوەی جەلسەکەمان تەواو دەبی جێیەکەی سۆر دەبتەوە و هەندێک ئەستوریش دەبی باش شەوێ پاش چەند سەعاتی دی زیاتر ئەستور دەبی لە سبەینەوە دەست پێ دەکا تا حەدێکی ژان پەیادەکە هەرچەندە لە بیدایەتەوە وەکو سوتانێکی هەر هەیە ینی هەست بە ژانەکەی هەردەکە بەس ژانەکەی لەوانەیە هەندێک زیاتر بی و پێستەکەش هەندێک فلوودەکانی دێتە دەرێ هەندێک ئاوشتیوا دێتە دەرێ و وای لێ دێ سەبر پێستەکە دەڕوا و پێستی تر پەیاد دەبتەوە لەبەرەوەی وەکو باسمان کرد کۆلاجینی دروست دەکە دەست خۆش لە لابردنی چورچولۆچیش بەکاری دێنن طبعا یەک لە عیلاجەکانی بەنسبەت ئەو لای تەواو جەلسەمە بەڕاستی یعنی ئیشەکە ئیشی CO2 خاصەتەن جیهازەکە جیهازێکی باش بی ئیشەکەی سەریعە و ئەمە تەنها ئەو جێیەمان دەیە بەنسبەت خاتونی هەندێک جار وەکو باسی چورچولۆچیت کرد یعنی یەکێک بی عمری گەورە بی ئەمە دەتوانین هەموو دەموچاویشی بکەین بەس طبعا بە جورعەیدی جورعەی خەفیفتر لەو جورعەیە ینی لێزەرەکەی کەمتر دەکەینەوە کاتە یارمەتی لادانی چورچولۆچیش دەدات لۆ چورچولۆچیش باشە بە تایبەتی هەندێک چورچولۆچی هەندێک کەس هەیە مەسەلەن حەزی لە بۆتۆکس نییە لەو چورچولۆچی ئەو مەنتیقەیە هەیە حەزی لە بۆتۆکس نییە ینی ئۆپشنی دی خەیاری دی ئەمە هەڵدەستین CO2 لۆ دەکەین و هەندێک کەسیش ڕومەتیتی مەسەلەن دەموچاویتی حتى ملی چورچولۆچی ملی ئەوانەی کە گەورەنە لە عومر چورچولۆچی دەستی لۆ هەمویان دەتوانین بەکاری بینی باشە بۆچی دیکە بەکاردێ بۆچی دی مەسەلەن هەیە دێن دەمانوێت ڕەونەقی دەموچاومان باشتر بی یعنی بە هەمان میکانیزم عینن ئیشی لەسەر دەکەین و هەمان فکرەیە کە کۆلاجین دروستکە کۆلاجین پێکهاتەی سەرەکی پێستە سەتا هەفتەیە پێستی پێک هاتووە لە کۆلاجین ئەو توندیەی ئەو ڕەونەقەی پێستی لە حالەتی طبیعی پێش پیر بوون کۆلاجین دروستی دەکە فەمە هەدەفەکەمانەوەیە چەندی بکرێ هانی خانەکان بدەین لە ئەوەی کۆلاجین دروستکە ففکرەکە ئەوەیە بە ڕەونەقیش زیاد دەکە و تا حەدێکی پێستیش تون دەکە و تا حەدێکیش ئیش لەسەر پەڵەی دەکە باشە ینی حتى پەڵەکانی دەموچاوی لەبەرەوە لەگەر تونکردن و لەگەر مەسەلەن نوێ بوونەوەی پێستی ئەکید ڕەنجی پێستەکەش باشتر دەبی بوون بە 4 تا ئێستا 4 بەڵێ بەس ئەگەر بیژمێرین هێشتا زۆر زیاترە بەڵێ زۆر زیاترە زۆر باشە یعنی تقریبا لۆ زەربەی شتەکان دەتوانین بەکاری بینین يعني حتى مثلا ئەوەی پاش حمل ڕاوی پاش حمل ئەوەی سترێچ مارکەکان مثلا دەکرێت لەوەیش بەکار بێ وەکو باسمان کرد چورچولۆچی دەستوانە لەوەیش دەتوانین بەکاری بینین ینی لۆ زۆر شتان دەکرێت بەکار باش کەواتە بۆ چورچولۆچ بۆ چورچولۆچ بۆ توندکردنی پێست بۆ تونکردنی پێست بۆ ڕەونەقی دەموچاو باشە بۆ پەڵە
باشە بەڵەکەمان لەبیر چوو بوو. بۆ ڕای پاش حمل مەسەن لەویش دەکرێت. دەست خۆش زۆر باشە دەچینە بەشی دووەمی بەرنامە.